لەگەڵ میوانەکەم لەبارەی دۆسیەکەمی کاتژمێر 18 قسە دەکەم سەبارەت بە دوای نەمانی ئەسەد ئالنگاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شش شێوازێک دەبن. پرۆفسۆر دەیڤید دیرۆژ توێژەری باڵا لە سنتەری ڕۆژهەڵاتی نزیک واسەیە باشوور بۆ دیراساتی ئاسایش و پسپۆڕی سەربازی لە واشنگتنەوە لەگەڵم دەبێت. لەبەرە زیان دەپرسم کە بەڕێز دەیڤید سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەو حکوومەتەی کە لە دوای بەشار ئەسەد دێتە سەر حکوم لە سووریا ئەوەی کە چاوەڕێ دەکرێت چییە؟ جیهان چاوەڕێی چه سووریایەک دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ زۆر سپاس سلااوتان لەوێت ئێوە بینەرانتان خۆشحاڵم لەم تۆڕە بەشدارم بۆی قسە بۆ گەلی کورد بکەم. نازانین چ جۆرە حکوومەتێک لە سووریا پێک دەهێنرێت، دەزانین چ جۆرە حکوومەتێکمان ناوێت، بۆیە لە سەرەتادا نامانوێت حکوومەتێک پێک بهێنرێت کە لەلایەن داعشەوە کۆنتڕۆڵ کراوە. بۆیە ئەمریکا لە ماوەیەکی دیاریکراودا هەڵمەتێکی بردومانکردنی لە دژی داعش دەست پێ کردووە لە چەند ناوچەیەکی سووریا کە وا دەستنیشان کراوە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی سووریا بێت، بەڵام لە ڕاستیدا بەو شێوێ نەبووە. بردومانەکانیش بە بەردەوامی نەبوون چونکە نەمانویست بکەینە ململانەیەک لەگەڵ ئێران و رووسیا لەژێر کە لە ناوچەکانی حکوومەتی پێشووتر بوو. نزیکەی 70 پێگەی داعش بردومان کراوە. ئیسرائیل ئێستاش ناوێت جبەخانەیەکی استراتیژی حکوومەتی پێشووی سووریا کە چەکی کیمیایی و موشەکەی دوورمەودا و ئەگەری هەیە پرۆگرامی ئەتۆمیشی لەوێت ناوێت ئەو پێگانە و ئەو کەرستانە بکەوێتە ژێر دەستی دەسەڵاتی داعش و دەستەی تەحریری شام. بۆیە ئێستا ئیسرائیل ئەو پێگانە بردومان دەکات، ئەو توانایانە بردومان دەکات. کاتە پێتان وایە ئەمریکا و هاوپەیمانەکانی ترسیان لەوە هەیە کە حکوومەتێکی توندڕەوی مەسهەبی بێتە سەر حکم لە سووریا ئەوەی کە چاوەڕێ دەکرێت؟ حکوومەتێک هەیە لە سووریا کە توندە. گەورەترین ترس زۆرێک لە سیناریۆی لیبیا دووبارە بێتەوە کە هیچ حکوومەتێک بوونی نییە، بەڵام چەند لایەنێک هەن وەکو داعش کە نەبوونی حکوومەت بقۆستەوە دەستی بە چەک بگات و هێزی خۆی بسەپێنێت و هەڕەشە بێت لەسەر بەژۆندەکانی وڵاتانی ڕۆژئاوا و بە دڵنیاییەوە عێراقش. ئەمە گەورەترین مەترسی ئێمەیە بۆی ئەو ئۆپەراسیۆنانە ئەنجام دراون. ترسی دووەم ئەوەیە ئێران کە لەو شوێنە تێک شکێنرا و شکستی خوارد و بریکارەکانشیان شکستیان خوارد هەوڵ بدات تۆڵە بسەنێتەوە بۆی بوونی خۆی هەبێت جارێکی دیکە. بۆیە کاتێک دەبینین بریکارەکانی کاتێک لە هەفتەی ڕابردوو لە سووریا کشانەوە بۆ عێراق، ئەمریکا چەند پێگەیەکی وانیشی بردومان کرد. با ئێستا باس لە هیواکانی خۆمان بکەین، ئەوەی ئێمە هیوامان هەیە، ئەوەی کە دەستەی تەحریری شام دەڵێت ئەنجامی دەدات کە سووریایەکی فرەپێکاتەیە خەڵک تێیدا ئاینی خۆی پراکتیزە بکات، ئازادی ڕادەربڕینی هەبێت بێ ئەوەی ترسی تۆڵەسەنەوەی لەسەر دروست بێت. بۆیە ئەمە لەو شوێنەی جیهان زۆر ڕوو نادات. بۆیە هیواخوازین حکوومەتێک بێت کە ناوەندی نەبێت، لە چەندین هەرێمی جیاواز هەبێت و بە گوێرەی بیرکردنەوەی خۆیان حکوومەت پێک بێنن لە دیمەشقیش هەماهەنگیەکان جێگیر بکەین. بۆیە ئۆتۆنۆمیەکیش هەبێت لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا، بۆ عەلەویەکانیش لە ئەنتاکیا و تەرتۆس، لە شوێنەکانی دیکەی سووریاش وەکو حەلەب، ئیدلب و درعا و باشە. کەواتە ئەم پێکهاتە نوێیە، ئەم ساختارە نوێ کە جەنابەت باسی دەکەی ئۆتۆنۆمی بۆ بەشێک لە پێکهاتەکان لە ناوچە جیاوازەکانی سووریا، ئەو استراتیژە درێژخایەنەیە کە بۆ سووریا داڕێژراوە لە نەخشەی نوێی سووریا کە دەگوترێت دەستپێکی داڕشتنەوەی نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەم شێوازە دەبێت دابەشکاری جوگرافی دەبێت. لاوانەیە بە هەڵەم تێگەیشتم. هیچ استراتیژێتێک نییە. ئەمریکا استراتیژێتی لە سووریا نییە، هەڵە تێگەیشتن. بۆیە ئەو بۆنانەی ئەو ڕووداوانەی لە سووریا ڕوودەن لە ڕاستیدا ئەمریکا دروستی نەکردوون. ئەوانەی ڕویان داوە
پێشهات بووە ئەوەی باسی دەکەین هیوایەکانی ئێمەیە کە لە باشترین سیناریۆ لە باشترین هەلومەرزدا ئەمە ڕوودەدات و ئۆتۆنۆمی ڕابگەیەندرێت لەو کاتانی ئێستا کردەوەکانی ئەمریکا کە ئەنجامی دەدات بۆ ڕێگریکردنە لە مەترسیەکان بۆ نمونە کە ڕێگە نادات داعش دەستی بە چەکەکانی سووریا بگات ئێمە هیچ ویستێکمان نییە یاخود هیچ بەریەکەوتنێکمان نەبووە بۆ ئەوەی پلانەکانی سووریا بۆ شێوێ بێت کە دەمانوێت کە لایەنەکانیش بۆ شێوەی کاردانەوەیان هەیە بۆ استراتیژێتێک لە سووریا بوونی نییە زۆر باشە ئەم ڕووداوانەی کە لە سووریا ڕووی داوانەمانی حکوومەتەکەی ئەسەد بە چه ئاراستەیەک هاوسەنگی هێزی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕی ئایا کاریگەری لەسەر باڵانسی هێز هەبوو لە ناوچەکە؟ بەڵێ پرسیارێکی زۆر باشە ئەو دوێ کە شکستیان خوارد شکست خواردووە گەورەکە ئێرانە دووەم شکست خوارد و رووسایە بۆیە بە لە ئێرانەوە دەست پێ بکەین سیاسەتمەدارانی ئێران چەندین ساڵ دەیانگوت کە 4 پایتەختی وڵاتانی عەرەبیان کۆنتڕۆڵ کردووە دیمەشق بەیروت بەغدا و سەنعا ئێستا کە کۆنتڕۆلی دیمەشقیانە دەست نەماوە کۆنتڕۆلی بەیروتیانە دەست نەماوە لەگەڵ ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد کە جوڵەیەکی بە دوای خۆی داهێنا شەڕێک بوو لە دژی بریکارەکانی ئێران هیچ ئەگەرێک بوونی نیت ئێران جارێکی دیکە ئەو ڕێڕەوانەی بۆ حیزب الله دروستی کردبوو بۆ لوبنان دروست بکرێتەوە بۆیە دەسەڵاتی حیزب الله و حەماس و پشتگیریەکانیش کەم دەبێتەوە جارێکی دیکە خۆیان ڕێک ناخەنەوە وەکو ڕێکخراوێکی سەربازی و چەکداری هەروەها ئێران کاتێک ئەو جۆرە خەیاڵی دروست کرد بوو کە بەرەی مقاومەی هەیە لە دژی ڕۆژئاوا و ئیسرائیل ئەوەش بێتوانا بووە هەڵوەشێنراوەتەوە ئێستا خەڵک هەیە لە ئێران لە ژیانی خۆیاندا بەردەوامن هاوشەوی پێشتر ئەوانی کە فارسن بەهۆی ئەو شەڕانە کارگەری لەسەر ژیانیان نەبوو بەڵام ئەو عەرەبانی کە شەڕ ئێران دەکەن لە غەزە ئەوان کوژراون ئەوەی کە ئێستا خەڵک لی دەترسن نادڵنیاییە لە ئاسایی بوونەوە و سەقامگیربوونی بارودۆخی سووریا هیچ ئەگەرێکی دەستپێکی شەڕی ناوخۆیی یان ناسەقامگیرتربوونی بارودۆخەکە هەیە و ئەم حکوومەتەی کە پێویستە لە سووریا پێک پێنرێت چەند کاتی پێویستە وڵاتان چۆن بیرۆکەیان بۆ ئەم حکوومەتە داڕشتووە؟ کەس نازانێت خەڵکی هیوای هەیە بەڵام جۆلانی جوڵانەوەکەی بزوتنەوەکەی ئەو لەسەر بنەمای ئاینیە بۆیە ئەمریکا کاتێک لە بۆسنیا بۆ نمونە کۆمەڵکوژی موسڵمانەکان کۆتایی پێهێنرا و بە هەواهەنگی لەگەڵ ناتۆ هەڵبژاردن لێوە بڕێوە چوو ئەمە هێزری ئەمریکا نامانوێت لە ڕێگەی هێزەوە بێت نازانین چی ڕوودەدات بەڵام بڕوامان وایە ئەوەی ڕوودەدات حکوومەتێکی سەربازی بێت ئەمە لە ماوەیەکی کوردە لە ماوەی ساڵێکی یان زیاتر دەکرێت حکوومەتەکە ببێتە حکوومەتێکی مەدەنی بەڵام لە باوەڕەدانیم دیموکراسیەتێکی 100% بێت لەوانەیە دەسەڵاتی حکوومەتێک و دەسەڵاتێکی پۆلیسی بێت ئەمەش ئاسانترە بۆ جیهان مامەڵەی لەگەڵ بکات کە ئەوەی لە سووریا هەیە باشترە لەوەی شەڕێکی ناوخۆی بەردەوام بێت کە ڕێگە بە جوڵانەوەی ڕێکخراوی وەک داعش دەدات. بەڕێز پرۆفسۆر دەیڤید دێرۆش توێژەری باڵا لە سنتەری ڕۆژهەڵاتی نزیک و ئاسیای باشوور بۆ دەراساتی ئاسایش و پسپۆڕی سەربازی سپاس لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی.